ئێستا لەم بەشەدا حاوڕێ سەلام قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵدایە. حاوڕێ سەلام ئەم کاتت باش زۆر بەخێر بێت سپاس بۆ بەشداریتان. سڵاو و ڕێز بۆ جەنابەت کاک ئەمیری خۆشەویست و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس دەکەم هاوڕێ سەلام خۆتان باش ئاگادارن کە لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بانگەوازێکی هاوبەش دەرکرا بۆ ڕۆژی چوارشەممە سەی ڕێبەندان ینی مانگرتنێکی سەرتاسەری لێ بەڕێوە بچێت وام بانگەوازە دەرکراوە زۆرێک لە لایەن و کەسایەتیەکانی کەش هاتوونەتە پێش ئەم بانگەوازە پرسیاری وەرم با لێرەوە دەست پێ بکەم ئەم یەک دەنگی و یەک هەڵوێستیەی کە هەموو ئەو کەس و لایەنانەی کە هاتوونەتە پشت ئەم بانگەوازەوە چ پامێکی تێدایە چی دەگەیەنێت؟ بەڵێ من پێم وایە هەروە کە شۆڕشی ژینا تێپەڕی و ئاستی ئەترازاتی خەڵک و ئاستی هەڵسوکەوتی شۆڕژگەڕانەی بەرهەقی خەڵک گەیشتە لووتکە لە شۆڕشی ژینا. پێم وایە لەگەل بەرەو پێشچوونی ئەو ڕوتی ئەو بزوتنە و کۆمەڵایەتیە ڕێکخراوە سیاسیەکانیش زیاتر داچڵەکان زیاتر ڕاپەڕین لەوەی کە دەبێت بە ئەرکی خۆیان هەستن. ئەمە یەکەمین مانگرتنی لەم نەوعانیە، ئەمە چەندەمین مانگرتنە کە چەندین حزب و ڕێکخراوی سیاسی بەیەکەوە دەست دەدەناوەی کە بانگەوازی بۆ بکەن. بەنظری من ئەوە هەنگاوێکی بەرەو پێشە ئاستێکی سەرتر و بانتر لە نزیکبوونەوەی حزب سیاسیەکان لە ئەرکە کۆمەڵایەتیەکانیان، چون بەڕاستی ئێمە وەکو ئەندامانی کۆمەڵە خەڵک لایەنگران و ئەندامانی کۆمەڵە و بنەماڵی عزیزی گیان بەختکردوەکان و سەرکردایەتی کۆمەڵ و هەمووی هەمیشە لایەنگریەوە بووین کە لە پێناوی بەرژەوەندیە باڵاکانی خەڵکە ڕێکخراوە سیاسیەکان بتوانن زاڵ بن بەسەر جیاوازیەکانیاندا. هیچ وەخت جیاوازیەکان پاکۆ نابن یان کەمڕەنگ نابن، بەڵام ئەگەر هەر حزبێکی سیاسی پێی وابێ ئەو دروست بووە بۆ ئەوەی بەرژەوەندی خەڵک لە کوردستان نوێنەرایەتی بکە، دەیهەق وایە لە کاتێکی ئاوا لە کاتێکا کە دوو بەش لە شعاری ژن ژیان ئازادی، ژن و ژیان لە و ئازادیش کە ئەو ژنانەی کە ئێستا حکمی ئەدامیان لەسەر ژنبوونیان لەسەر ئەوەی کە بە پڕاوپەڕی ژیانیان کردووە بە پڕاوپەڕی لە ئاستی کۆمەڵایەت و سیاسیە بەشدار بوون و لەسەر ئازادیانە کە حکومە درێن. حەق وایەوە ئەوە جێی خۆشحاڵیە کە ڕێکخراوە سیاسیەکان توانیویانە لەم بابەتە مشەخەسا بە ئەرکی خۆیان هەستن. من پێم وایە ئەوە نیشاندەری ئەوەیە هەرچەند بزوتنەوەکە لە ناوە بەرەو پێش دەچێت، ڕێکخراوە سیاسیەکانیش دەکەونە ژێر کاریگەری ئەوە و زیاتر بەرەو ئاراستەیە کە چند کە ئاراستەیەکە کە شایستەی خەڵکی کوردستان. کاک سەلام، هەموو ئەو کەسایەتیانە لە نووسەرەوە لە شاعرەوە لە هونەرمەندەوە ئەم کەسایەتی بەناو بانگەکانەوە ئەمانە چەندە دەتوانن دەور بگێڕن بۆ مانگرتنی گشتی ڕۆڵیان چۆنە؟ بەڵێ هەموو تاکێک لە هەر ئاستێکە بە تایبەت ئیسەکە قسە لە خەڵکێکە کرێ کە سەرمایەکی ئیجتیماعیشیان هەیە، کەسانێکن کە بەهۆی چالاکبوون لە بوارێکە لە ناو کۆمەلگاکە ناسراوترن. ئەتوانم بڵێم خۆشبەختانە لە کوردستان ئێمە سلیبریتیمان بەو معنایە نییە کە خەڵکێکی زۆر بەناوبانگی زۆر گیرفان پەڕی لە بواری وەرزش یا لە بواری سینەما لە بوارێک لە بوارەکانە دەرکەوتون و ئەو وەختە جیایشن خۆیان لە سەروی کۆمەلگاوە بینەوەوانە. بەڵام لە کوردستانە خەهەن خەڵکانێکی چالاک و لە پەیوەندیان لەگە خەڵکی کوردستانە و خەڵکانێکی بەڵێندەرن لە بواری جۆراوجۆری هوەری و فەرەنگی و چالاکی کۆمەڵایەتی و چالاکی ژینگە و ئەتوانم بڵێن ئاستیان زۆرترە و پەیوەندیشیان لەگەڵ کۆمەلگا زیاترە و چاوەڕوانی کۆمەلگایش لەوان زیاترە. دەنا هەر تاکێک لە کوردستان من ئەو سەردەمەی کە لە ناوەوەی وڵات بووم لە بیرم دەیە کە بۆ مانگرتنێک کە بۆ فەرزادی کەمانگەر ڕێکە و کرێکارێکی شارەداری کە خەریک بوو کۆڵان و جادەی پاک دەکردەوە
بەدەم ئیشەکەیەوە خەریک بوو ئیعلامیەی ئەوەی کە ئەتەسابی بڵاو دەکردەوە. ینی هەر تاکێک لەو کۆمەلگایە لە هەر شغڵێکە هەر کرێکارێک دەتوانێت دەوری خۆی هەبێ و دەوری خۆی هەیە تەبیعەتەن چالاکان و کەسانی ناسراوتر کە ئاستێک لە نەفوزی کۆمەڵایەتیان هەیە ئەوانە هەم کاریگەریان هەیە و هەم دەوریشیان زۆرترە و کاتێک کە هەموو تاکێک لەو کۆمەلگایە هەر مناڵێک هەر ژن و پیاوێکی پیر هەر کرێکارێک لە شوێنی خۆیەوە خەریکە بەشداری دەکا و کاری بۆ دەکات تەبیعەتەن ئەرکی هونەرمەندەکانەوەیە کە ئەوان لەو خەڵکە دوانەکەون و ئەوانیش بتوانن لە ئاستی ئەو چاوەڕوانی لیان هەیە بەشدار بن. زۆر باشە کاک سەلام ئەو ئەگەر بینە سەر دەوری سوسیال میدیاکان ئێوە پێتان وایە سوسیال میدیا چەندە دەتوانێت دەور و نەخشێکی باشی بێت تایبەتەن بۆ بابەتێکی ئاوا وەکو مانگرتنێکی گشتی؟ بەڵێ سوسیال میدیا ئێستا لە کوردستانی و لە هەموو دنیاش ئەبزارێکە کە بەڵێ لەگەلەوە کە زۆری کاتیش لە زەرری کۆمەلگا زۆر کاتیش کاتی کۆمەلگا و ئەو وزە زیهنیەی کۆمەلگا بەخۆیەوە لە ڕێگەی ئەوە داگیر دەکرین لە ڕاستیە لە ڕێگەی سوسیال میدیا و کە چاو دەکەینەوە بەشێکی زۆر لە کاتی شەو و ڕۆژمان کوژراوە زۆر جار بۆ محتەوای بێکاڵ کە خەڵک تەولیدی دەکەن بۆ ئەوەی کە بینەر پێیا بکەن کە بینەریشیان پێیا کرد لەوێ دیعاە و تەبلیغات دەکرێت ئەوانیش پوڵێکیان دەسەکەوێت کۆمپانیەکانیش تەبلیغاتی خۆیان دەکەن لە نەتیجە ئەمیش کاتەکەمان دەکوژێت. بەڵام باشترین جۆری ئیسفادە لە سوسیال میدیا ئەوەیە کە سوسیال میدیا بخرێتە خزمەتی ڕزگاری کۆمەڵایەتی خەڵک لەو چەرمەسەریانی کە دەرگیری هەن وە لە کوردستان بەهۆی ئەوەی کە ئەو بزورتنەوە کۆمەڵایەتی هەیە هەموو ئامرازەکان لە کوردستان ئێستا لە قیاس لەگەڵ مابەقی ناوچەکانی ئێرانە بەهۆی ئەوەی بزورتنەوەیەکی کۆمەڵایەتی بەرین هەیە ئەبینین حزبەکان کۆمەڵایەتین تەحەزوب لە کوردستان هەیە ڕێکخراوە سیاسیەکان هەن ئەوەی کە ئیمڕۆ ئینکار ناپەزیرە کە کوردستان جیاوازیەکی بەرینی لەو باوتۆ هەیە تەبیعەتەن ئێمە وەکو خەڵکی کوردستان ئەوە خۆمانین دیاری دەکەین سوسیال میدیا لە قازانجمان بەکاردێ یان لە زەرمان بەکاردێ بە نظر من ئەم ڕۆژانە باشترین کاتە و ئاست و ڕێژەی بەشداریش جۆرێکە کە حکوومەت بەڕاستی تر بە قەولی کوردی خۆمانەڵێ داری لە دەستا کەوتووە ناتوانێت ئەو هەموو خەڵکە لەسەر بڵاوکردنەوەی وە شێرکردن و هاوبەشکردنی ئەلامیە ئەو مانگرتنە یا لەسەر هەموو ئەو تەبلیغات و بەکارهێنانی سوسیال میدیا لە قازانجی خۆمان بگرێت و دەنگی کاکسەلامم نەما هەیە دەنگ هەیە ئێستا بەڵێ بەڵێ فەرموو بڵێ ناتوانێت کە لە بەر چالاکیمان لە سوسیال میدیا بمانگرێت چون ئێمە ڕێژەمان زۆر زیاتر لە دەسەڵاتی ئەو لەبەرەوە سوسیال میدیا دەورێکی زۆر گرنگی هەیە من پێم وایە لە ئەو مانگرتنە پێشوەکانیشا دەوری زۆر باشی هەبوو چه ئێستا لە ئەوەی کە دەنگمان بەیەک بگەێنێ چه سبەی کە مانگرتنەکە سەرکەوتوو دەبێت لە ئەوەی کە دەرخەری سەرکەوتنەکەمان بە پراوپەڕی دەربخاوە بە پراوپەڕی بتوانێت هەموو دنیا ئاگادار بن لەو هەڵوێستە کۆمەڵایەتی بەگشتیە کە هەمان بووە. زۆر باش منەوە پرسیارم بۆ یاڕاستەی بەڕێستان کرد ماوەی خۆشتان میدیاکار بوون کاکسەلام وەکو هەڵبەت بە کورتی ئەگەر دەکرێت چاوەڕوانیتان داواتان لە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان چییە بۆ ئەوەی کە بەیانی ئەم مانگرتنە زۆر شکۆدار و گشتگیرتر بێت؟ بەڵێ کاک ئەمیری بەڕێزەزانی من لە کاتی کەواتومەتە دەرەوە هەوڵم هەبووە لە بوارێکە کە بتوانم بەڵام لە خۆم لەو حەدا نابینم هەمیشە خۆم معزەب دەبینم کە بۆچی لە کۆمەلگاکەم دوورۆ کەوتم هەمیشە بە جۆرێک خۆم بە شەرمەندەی کۆمەلگاکە مەزانم کە ئێستا و لەم ڕۆژانە و لەم کاتانە نیم لە دەوێت لە برەوە حەدم نییە داواکاریەکەمە بێ بەڵام دڵنیام ئەمەوێ ئەو دڵنیاییم لێرە هاوبەش بکەم دڵنیام و خۆم لەگەڵ هاوڕێکانمە بینم و هاوڕێکانم و خەڵکی چالاکی جۆرا و جۆر کە لەوێ ئەیان ناسم و لە پەیوەندیین و لەوێ زمانێک بێک و ئیشمان کردووە ئێستا جوان لە بەرچاوما وەکو ڕۆژانەی کە بۆ خۆمان لەوێ بوون چۆن خەریکن ئیشەکان چۆن خەریکن
سانیە بە سانیە لە وەخت استفادە دەکەن و هەر تەنیا دەمەوێت لێرەوە بڵێم کە بەدڵ لەگەل تاناین ئێمەش لێرەوە هەر شتێکە لێرەوە دەکرێت هەوڵ دەدەین بیکەین، بەڵام دڵنیام لە سەرکەوتنی ئەمانگرتنەیش و بەدڵ چرکە بەر چرکە وەکو فیلمێک لە بەرچاومە کە چۆن خەریکە ئیشی بۆ دەکرێت دەستی هەموو ئەو ئازیزانەی کە خەریکن ئەستە و ئەم لەحزانە کە ئێمە قساکەین هیچ بۆ سەرکەوتنی و مانگرتنەکەن لە دوورەوە دەگوشم و هیوا و بڕوام ئەوەیە کە زۆر ناخایەنەیە کە ئەم چالاکی و خەباتەمان کاریگەر دەبێت و بەیەکەوە هەمومان لە باشترکردنی کۆمەلگاکەمانە و لە کەناری یەکترا ئیش دەکەین. زۆر زۆر سپاست دەکەم کاک سەلام قادری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بەوەی کە بەشداری بەنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تلڤیزیۆنی کۆمەڵە بوون. سپاس. سپاس بە جەنابش.